ساڵێک لە تەمەنمان ڕۆشت، ساڵێکی تر ڕۆشت، بەڵام پرسیار لە خۆمان بکەین ئایا چیمان بۆ جوابدانەوەی ناو قەبر ئامادە کردووە؟ لە حەدیثێکی صحیح دەهاتووە لە صحیحە، خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم: من قرأ قل هو الله أحد حتى يختمها 10 مرات بنى الله له قصرا في الجنة. هر کەسێک دەجار سورەتی ئیخلاص قل هو الله أحد دەجار بخوێنێ، شەو بێ یا ڕۆژ بێ، هەر کاتێ دەجار بیخوێنین دەجار، خوای گەورە لە بەهەشتا قەسرێک و ڤێلایەکی زۆر جوان لە ئاڵتون و لە زیوت بۆ دروست دەکات. پرسیار لە خۆمان بکەین لەم ساڵانەی پێشوودا و لە ساڵی پێشووشدا ئایا ڕۆژانە ئێمە دەجار خوێندومانە کە چەندەها جار باسمان کردووە؟ ئایا چەندێ براوین کە ڕۆژانە بەلایانی کەم و قەسرێکی بەهەشتمان دەستکەوتی بێت دەجار خوێنان بێتمان و چەندێکیش مەحرومین و دۆڕاوین نەمان خوێندووە، ئەو تەمەنش کە ڕۆژ ناگەڕێتەوە تەواو کۆتایی پێات. ئەگەر تۆ یەک ساڵێک لەمە پێش یا تەمەن باقی لەبێ لەمە لە یەک ساڵێک هەموو ڕۆژێ دەجار سورەتی ئیخلاص قل هو الله أحد ڕۆژانە دەجار بخوێنی، خوای گەورە چیت بۆ نووسێ لە بەهەشتا 365 ڕۆژمانەیە 365 قەسری بەهەشت بۆ خۆت مسۆگەرەکەی و خێری 122 ختمە قورئانیشی هەیە، خێری 122 ختمە قورئانی، کەواتە تۆ ئەتوانین لە ساڵێکە بەلایانی کەمەوە 122 جار ختمەی قورئان بکەی بە خوێندنی ئەم سورەتە دەجار، کەواتە لە دەستی خۆتی مەدە. هەر کاتێکە ڕۆژێک دەجار خوێندت خێری 3 ختمە قورئانە بۆ دەنووسرێ، نۆجارەکە خێری 3 ختمە قورئانی هەیە، جارەکەی تریش بڵێن 10 جوز ئەکا، کەواتە 3 ختمە و 10 جوز قورئانی خوێندووە، کەواتە لە دەستی خۆتی مەدە. ئایا ئێمە چەندێ دۆڕاوین لەم ساڵانەدا؟ ئەمە چەند نمونەیە کە باسی هەندێک خێرتان بۆ دەکەم، ئەگینا خێرەکان زۆرە، سەتەها شتەیە بیکە ئەتخاتە بەهەشتەوە لە جاهەنەم ڕزگارت ئەکا ئەبێتە هۆکاری لەخۆشبوونی خوا، کەواتە بە خۆماندا بچینەوە، قەسرەکان و کۆشکەکانی بەهەشت لە دەست خۆمان نەدەین.